گەشتی یەکەمی بەرنامەکەمان بۆ لای مامۆستایەکی ئاینیە، بەڵام مامۆستایە کە هەموو تەمەنی بە نابینایی بەسەر بردووە و هەرگیز نەیتوانیوە بە چاوەکانی ڕووناکی دنیا ببینێت. مامۆستا عەبدوڵڵا ئیبراهیم زراری دانیشتووی شاری هەولێرە و ڕۆژانە بە کاری ڕاگەیاندن و پێشنوێژی لە مزگەوتێکی شاری هەولێر خەریکە. لە زۆرێک لە ڕادیۆ ئیسلامیەکانی هەولێر بەرنامەی هەبووە و بەردەوام لە بەرنامەکانی هەوڵی داواکێشەکانی هاوڵاتیان چارەسەر بکات و لە دیارترین بەرنامەکانی کە بەناوی دڵنەوا بووە کە لە ساڵی 2005 لە ڕادیۆی دەنگی کۆمەڵ هەولێر پێشکەشی کردووە. من ناوم عەبدوڵڵا ئیبراهیم فەرحانە، دیارە لە ساڵی لە 1970 لەدایک بوومە لە شاری هەولێر، شاری قەڵا و منارە، یان لەو ساڵە چاوم بە دنیا هەڵێناوە. باشە مامۆستا، واتە هە لە هەولێر لەدایک بووی؟ بەڵێ بزڵ. ئێستا کەسێکی مەحبوبی الحەمدولیلا ناو خەڵکی شاری هەولێر. خوای گەورە مەحبوب سەلامەت بێ. مامۆستا گەر باسێکی باری خێزانی بکەین، ئێستا کە خێزانت پێکهێناوە لە چ ساڵێک خێزانت پێکهێناوە؟ وەڵا الحەمدولیلا دیارە لە دوایەوەی کە لە ساڵی 2005 مەعهدم تەواو کرد، لەو کاتەدا دوای بڵێن تەواوکردنی دیراسەکەم خوای پەروەردگار لە 11/8 2005 وای قسمت کرد ئاویستی لەسەوە کە خێزانم پێکەینە ڕۆژی گۆستنەوەکەی 2011 وەگەنا مانگێک پێشتر 2 مانگ پێشترەوە زیادە خەریکی خواز بێنی و خیت بە ئەو بابەتانە. ماشەڵڵا مامۆستا، دیارە زۆر بە دڵی خۆت بۆ تاریخەکانیش زۆر باش لەبەرە بە ڕۆژ و بە مانگ و بە ساڵ و سەلامەت بێ. وەڵامە بە فەزلی خوای گەورە ماشەڵڵا کە عیمران دایمەن نابیناوایە، خوای پەروەردگار یعنی هەندێک بەهرەی پێدەدا، شت لە بیر ناکات، شت زوو لە بەردەکات، لە هەندێک شت دەقیقە و بە فەزلی خوای. ڕاستە مامۆستا، سەبارەت بە نابیناییەکەت هەر لە زگمانگەوە بوو یان بەهۆی ڕووداوەکەوە بوو؟ نا زگماک بوو لە بیدایەتەوە. بڵێ زگمانگەوە. باشە، ئێستاکە لەگەڵ نابینایەکەت چۆنی هیچ کات بۆتە ڕێگر بۆی کە جەنابەت بە دوای هەر شتێکە بتەوێ بەدەستی بێنیان چۆن بوو خوێندنت تەواو کرد بە نابینایی؟ وەڵا بە تاکید کە عیمران دیارە خوای پەروەردگار ئەگەر نیعمەتێک لێ وەرگرتەوە تەبعەنەوە لە بۆ مەسلحاتی تووە، خێری تێدا ئەو نیعمەتە، بەڵام لە هەمان کاتدا چەندان شتی باشتر و چاکترت پێدەداتەوە. ئەجا ئینسان شەر نییە نابینا بیان نابینانێ، بە چ ئەتوو بە ئاوات و مەبەستەکانت دەگەی، چ خوێندنە، چ کاری ترە، چ کاری ئیعلامە، هەر شتێک مەبەستت بێ یەک پشت بە خوای پەروەردگار ببەستی. دووەمیان متەفائیل بی لە کارەکانت، گەشبین بی، هەر کاتێک ئەو دوو سیفەت تێدا بوو ئەگەر نابینا بیان غەیری نابینا بی زۆر سەرکەوتوو دەوی لە کارەکانت، زۆر پەروەردگار کارەکانت بۆ سەهل دەکات. بەس دائیمەن ئینسان گەشبین بی بەرەو هەر کارێک چووی، نەترسی ئیلا پەروەردگار سەهل و ئاسانی دەکات. ینی زۆر ئاساییە کەسی نابیناش ئەگەر ینی بخوێنی، ئەگەر بڵێن کارێکتر بکە، ئەگەر خوێندن تەواکە، پەروەردگار بۆی سەهل دەکات. لەگە بەڵکو ڕەنگە بەهرە و فکر و زاکریان لە کەسانی ئاسایی زۆر سەهلتر بی، لەبەرەوە ئەو قوتەی لە چاو سەرفدەکە زیاتر دەدرێتەوە مێشک. ڕاستە. باشە مامۆستا، باسیەوە بکەین بزانین جەنابەت مامۆستا عەبدوڵڵا ڕۆژانە بەچیەوە خەریکە؟ ئەوی شوکارانەی کە دەیکەی پێم وابێ هەم لەگەڵ کاری مەلایەتی و دینی بە شێکی ژیانی شت بە بووی ئەعلام تەرخان کردووە، زیاتر ڕۆژانە بەچیەوە خەریکی؟ بەڵاوی ڕاستی بێ بەڕێستان باستان کە دیارەمە خۆم بە ڕەسمی داوامم لە مزگەوتە، بەڵام یەک لەو ئاواتانەی کە هەشمە تەماشا بکەین هەموو ئینسانێک ئاوات و ئامانجەچیە، ئینجێک لە ئاواتەی کە هەمە بەڕاستی کاری ئیعلامە، یعنی زۆر حەز لە ئیعلام دەکەم، زۆر حەز لە ڕاگەیاندن دەکەم و زۆر دڵم پێخۆشە. تا ئێستا لە چەند دەستگای شت کردووە و زیاتر لە چ بەرنامەیەک بە دەردەکەوێت مامۆستا عەبدوڵڵا؟ وەڵی ڕاستی بیمانێ لە ڕادیۆ زیاتر بڵێن بەرنامەم تەقدیم کردووە، لە ڕادیۆ لە چەند بوارێکی بۆ نمونە بەرنامە بۆ کاسبکاران، بەرنامە بۆ کەسانێک کە خاوەن پێداویستی تایبەتن، بەرنامە وەکو بڵێ وەکو گەشەی کۆمەلگا، یان لە چەند بوارێک بەرنامەم تەقدیم کردیە، بەرنامە بە مناسبەی ڕەمەزان، بە مناسبەی مانجی مەولود، چەند بەرنامەکەم هەبوو، هەمووم لەبیر نییە، بەڵام بەپێی کاتەکە و بەپێی یعنی بڵێن لە چ مەوسیمەک بووینە، چ پێویست بە ئەو کاتە و بەرنامەم تەقدیم کرد، بەرنامە بۆ ئەو کەسانێک کە حەز دەکەن بەختەوەر بن. واتە بەرنامەکانتیش جۆرا و جۆر بوو. باشە مامۆستا، گەر بۆم باز بکەی جەنابەت لەگەڵەوەی کە نابینای چۆن ئامادەکاریەک بۆ بەرنامەکان دەکەی؟ بێگومان منیش وەکو تۆ ڕاگەیەندکارم بۆ هەر بەرنامەیەک دەبێت کۆمەڵە شت بخوێنمەوە، بچمەوە سەر کۆمەڵە سەرچاوەوەی ئەو بەرنامەی پێشکەش بکەم، بەڵام لەوەی ئێوە نەبینن چۆن بەرنامەکان ئامادە دەکەیت و چی هاوکاتە لە کاتی ئامادەکردنی بەرنامەکانت؟
وڵای ئەوی ڕاستی بێ دیارە بڵێن ئەو بەرنامانە کە ئامادە دەکەم هەندێک ئیوەیە کە پێشتر بێ ئەو عیلم و زانستەی خوێندیتم بەشێک لەوە بەشەیان یعنی هاوسەرەکەم خواپاداشی داتەوە کتێبی بۆ خوێندیمەوە بەشەیان جێم لە مامۆستایان گرتیە بۆ نمونە محازەرەی محەممەد مەلافائیقا ئیسفادەم لێ کردیا محازەرەی محەممەد حەسانە بۆ شێوە پێشتر وا بوو بەڵام ئێستا چۆن معنی بەرنامە ئامادە دەکەم طبعا لە یوتیوب زیاتر یعنی جاران تۆزێک زەحمەت و فلان ئەو کتابم بۆ بخوێنەوە بۆ نمونە باسی گەشتبینی دەکەیت تا دوو کتاب دەبینی و باسی گەشتبینی و کەوتا یەک بۆ دەخوێتەوە زەحمەت و بەڵام ئێستا پەروەردیگار زۆر سالی کردیا هەڵدەسم ئینتەرنێتەکە دەکەمەوە هەر بە خۆت موبایلیش بەکاردێنی هەر بەخۆم دەنووسم لە یوتیوب بۆ نمونە چم دێ ئێستا لەو چەند ڕۆژە باسی بڵێن مافی ئافرەت ئەو بابەتانە بوو من دەنووسم بەخۆم فەضائل المەرأة في القورئان یان في الئیسلام یەکسەر ئەو کۆمەڵە بابەتێکم دەداتێ چی بمووی هەڵدەبژێرم یان دەنووسم بۆ نمونەوەی بمووی التەفاؤل توانای نووسینت هەیە مامۆستا خۆت؟ بەڵێ الحەمدولله بەفەزلی رب العالمین هەمە یعنی ئەمە بڵێ وەکو کەسی نابینا کە عیمران مۆبایلی ناتق بەکاردێنی بڵێ ئایفۆن هەر خۆی لە خۆیدا ناتقی تێدا بەهۆی ئەو ناتقە دەتانی هەموو کارەکانی خۆت جێبەجێکەی اینجا چ وەکو بەکارهێنانی مۆبایل بی ڕقم خەزمکردن بی ئینتەرنێت بی بە کەیفی خۆتە گۆگڵ بی دەتوانی چی بتوێ بەکاری دێنی فيسبوك ماسنجر جهات الاتصال بيت زين الصادرة تم ئێستا بۆ نمونەوە ناوەکان یانی ئەوانەی کە پەیوەندیان کردە بەیتە زێن تەماشای هاوکار جەمال بەیتە زێن ئەو لە ماڵی پەیوەندی کرا ئەو ژمارەکە ناوی نییە ئەو دەچێت ناو بەحەث لێرە چمان دەوێت بنووسین شتێک دەتانی ناو بنووسین سعد بۆ نمونە دەنووسی سعد ئەوە بەدوای دادێت ئەو بۆ نووسی سعد وەنیە کە تۆ چێت دەوێت ئەوی سعدوی سعد الغامدی سعد البرێک چێ دوێ دەداتێ تەماشاکە سعد ناطق سعد الكعبی ئەو کەسەکە ئەگە وتارەکانی وە دوێ پەنجە لێ سلێت دەی دەداتێ بزان سعد البەیاتی سعد الغامدی لێ دەی سعد الغامدی ئەو لێ تەماشای بزان چمان دەداتێ دەرێ اقتراح للبحث ئێستا بە دوای دادەگەن بزان چی هەیە بەس ئەو سوورە سوڕەی مەریەم زوان لەم ڕۆژەیە تۆ چیت هەیە و دەتەوێت چی بە و کەسانە بڵێ کە خاوەن پێداویستی تایبەتن و زۆر جار دەبینی لەسەر شەقامەکانن یا خود لە ماڵەوە دانیشتون و بێئەمەل بوون لە ژیان وڵاوی ڕاستی بێ من دوو ئامۆژگاری مێلە بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن و بۆ غەیری وانیش یەکەمین شت دەست بە دینی خوا بگرن دواتر ئاگاداری عەقیدە و بیر و باوەڕیان بێ وڵای کە عیمران ئەگە هەر کاتێک و دەست بە دینی خوا کرد لەگەڵ قورئان و فەرمایشەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام تێکەڵ بووی هەرچەندە کەم ئەندامی هەرچەندە نەخۆش بێ هەرچەندە کێشەتەبی هەستی پێ ناکەی دووەمیان بێئومێد نەبی لە ژیان باکەم ئەندامی یعنی زۆر ئاساییە تەماشا بکە پێغەمبەر عەلەیهی سەلام دەفەرمێت لە خۆت بەرەو خوارەوە تەماشا بکە هەیە ئەگەر چاوی نییە ئەویتر دەستی نییە چاویشی نییە ئەویتر دەستی نییە چاوی نییە زمانیشی نییە قەت دەخۆت بەرەو سەرەوە تەماشا مەکە دووەمیش یعنی دایمەن کو بڵێنێ بە شێوازێکی گەشتبینی بڕوانە ژیانت چقەیەگە تۆ نابینایی یان هەر حاڵەتە شتێ یخۆ دەتوانی وەکو کەسی ئاسایی بخوێنی کاسبی بکەی لە مزگەوت دوام بکەی هەتا هەیە نابینای ئوستادی جامیعەیە زۆر ئاساییە ئیمام خەتیبە زۆر شتی تریانێ بەس نامێ زۆر ڕاستە مامۆستا عەبدوڵڵا پێم بڵێ باکۆتا پرسیارمانەوە بێ کێشەی ئێوە لە کۆمەڵگا چییە؟ کۆمەڵگا چۆنە هەڵسوو کەوتی لەگەڵتان تا چەند لە هەڵسوو کەوتی کۆمەڵگا ڕازیت؟ وڵای بەعام یعنی الحەمدولله بەفەزلی پەروەردیگار باشن بەعام ڕەنگە بەڵام کەسانێکی شێ بە هەڵە لە کەسی کەم ئەندام گەیشتیە تەماشا دەکەی یعنی بۆ نمونەکە عیمران تۆزێک شتێکی قورسە کەسە کەم ئەندامە کابرا بە هەڵە لێی تێگەیشتە دەڵێ باو کەم ئەندامە دەرنەچی بە هە لە ماڵی بێتە یان لەوانی وا تێدەگا دەرێ ژیان لەگە کەم ئەندام زۆر ناخۆشە زۆر قورسە ئەم دەبی نانیشی بدەبێ ئەمن دەبێ معنی فلانە شتەشی بۆ بکەم فلانە کارێکۆکە ئەو شتانە جارجار ئازارت دەدا ئێدانسانی کەم ئەندام زانێ زۆر لە کەسی ئاسایی بەتواناتر یعنی کەسی ئاسایی خۆی دانی بۆ شتە نایە
إذا لجاتي وكسانة تشجيعي كان بطاقتي ذا كان والله نفر بونيا قلت يعني أوها قلت والله إساقا لا ما بكوب أو كم أندام يعني لقفصكم ذاك ومن ذاك الهدر بسن هذا عندك شيء واحد توزق أحسن للروشنبيري ناروشنبيري كمالجا برامبر كمان دام نارازينيوا كمالجا يما بالروشنبير نية برويكوان كم يجمع بعم باشن بعم باش بتعبتي صوتي صحوي إسلامي صالي نوتا كان زور باش بول دوای نوتا كان سبحان الله زور بلي كم أندام تيكلن زور سوديان لي ودك زور ريزيان بعم باشن بلام كسانة شيء شيء لو أني روشنبيري كي توزق كم بي نقبل بعم دي رقي لكم أندام بيتو بلام واه تيجيش نكي واحد مامۆسا چۆنی لەگەڵ خوێندنی علمە شەرعیەکان و زانستە شەرعیەکان ئێستا کە پەیوەندی لەگەڵیان چۆنە و پێشم وابێ خەریکی لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆزی ئێستا گەیشتی بەکوێ؟ بەڵێ وڵای خۆی گەورە پاداش داتەوەی ڕاستی بی دیارە طبعا چۆن ماسی بێ ئەو ناتانی مسلمانیش ئەوە بێ عیلم و زانست ناتانی یعنی عیلم سبحان الله دڵخۆشکەرە عیلم زۆر مرتاحت دەکا ئاسوودە دەکە اینجا یەک لەو بڵێن شتانی کە خۆم زۆر حەزی پێ دەکەم طبعا عیلم و زانستە ئەم خۆم معهدی ئیمان شافعیم تاوا کرێ لەوێ منهەجێکی زۆر جوانیان هەبوو ئەگە بەڕێستان معلوماتتان هەبێ وهروەها بڵێن لەو ئیمتیحانەی دوازدە عیلمەکەش بەشدار بووم و ئیمامەتی بە فەزلی خوا گەورە دەرچووەجا طبعا فقی تێدا تەجویدە تەفسیرە نەحوە سەرفە تا کۆتای عیلمەکان ینی هەر هەموم نەخوێنێ بڵێم هەرچی کتابی فقە خوێندیتم هەرچی کتابیەوە بەڵام تا ڕادێکی کەم تۆزە لێ شارەزامە الحەمدولillah مامۆسا نەم بە عیلمەکەتەوە دیارە کە باش شارەزای فەزلی خوایە بەڵام حەز دەکەم بچینە سەرەوەی چۆنی ئێستا کە لەبەرکردنی قورئانی پیرۆز و قورئانی پیرۆز چەند لەبەر کردووە؟ وەڵاوی ڕاستی بێ بڵێن ماوەیەک دەستم پێ کرد دیارە بەشەکی زۆرم لەبەر کرد بەڵام لەبەر هەندێک هۆکارە بڵێن حیفزەکەم ڕاکرد هەندێکم لەبەرە ینی تا حەدێک تۆزەکم لەبەرە توانی بڵێن چەند لەبەرە مامۆستا؟ وڵای لەوانەیە بڵێن 12 تا ئەوەندە ڕۆیشتم بەس بەهۆی هەندێک عوزر و بابەتانە تۆزەک وەستام ئەین تاخیرم ئەگەرە دەبێت تەواوی کەم الحەمدولillah باشە مامۆسا ئیمام و خەتیبیشی ئیمامی لە مزگەوتەکەی خۆت بێگومان پێشنوێژی دەکەیت و قورئان بۆ خەڵک دەخوێنی حەزمان لێ لە بەرنامەکەی ئێمەش چەند سوورەتێکمان بۆ بخوێنی بە دڵی خۆت لە هەر کوێیەک دەیخوێنیت دەنجیشم خۆش نیە نوێژەکەی من زیاتر سڕیە نەک جاری نیوڕانان بەسەوە دڵی ئێوە ئینشاءالله چەند سپاس دەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم.